بانیان ئامانجمانە ئەو بابەتانە نیشانیەوە بین کە وزە بەخشن کە پڕن لە ژیانەوە و لە خۆشەویستی بێگومان ئەمەش پێویستی بە چییە؟ گوڵ، پەپولە، گۆرانی و میوزیک. پەپولەمان هەبوو، گوڵیشمان هەبوو، ئەوەی کە ماوە تەواوی بکەین ئەوەی هاژەگوتی بابەتی میوزیک و گۆرانیەکەیە، بۆیە لەسەرم بابەتە دەمێنینەوە و دەوەستین. گروپی میوزیک و گۆرانی هارمۆنی گروپێکی زۆر جوانن. ئەم گروپە میوانی ئێمەن، باز لە چۆنیەتی دروستبوونی ئەم گروپە دەکەین و چالاکیەکانیان بزانین چالاکیەکانیان چۆنن. کۆمەڵێک میوانی ئازیز هونەرمەند و شاعیر و دەنگبێژ و میوزیک سیان لەگەڵ ئێمە زۆر بەخێر بێن. بەخێر هاتن، دانیتان باش. خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵ ئێوە هیوادارین کەشێکی هونەریانە و پڕ میوزیکی جوان و دەنگی جوان و شعری جوان ببیستین. بەیانی هەموو لایەک باش، بەیانی هاوڕێیان و بیسەران و بینەرانی. کاک مسلیم شێروانی بەڵێ بناسەرین یەکێکەوانە فەرموو. سەرەتا ڕۆژی هاوڕێیان لە کاک ئازادی نزیکترین هاوڕێم و سەرجەم هاوڕێیانی دیکە پیرۆزبی و لە ئێوەی بەڕێزیش زۆر سپاس. هیوادارم ئەو کەلێنەی لە ناو هاوڕێیان لەو سەردەمەیەدا هەیە متمانە دووبارە بۆ هاوڕێیەتی بگەڕێتەوە. خۆشحاڵ بووین بە میوانداری و پێشوازیەکەتان، زۆر سپاستان دەکەین. زۆر بەخێر ئێوەش دووبارە بەخێر بن. بەس پێم خۆشە هەریەک لە ئێوە بناسێنین و دواتر خۆتان گروپەکەمان بۆ باسکەن کار و چالاکیەکانتان. بەڕست کاگازات؟ بەڵێ. کاگازات وەکو دەنگبێژ وەکو هونەرمەند چ کارێکەکەی لە ناو گروپەکەت؟ من وەکو دەنگبێژ لەگەڵیان بەشدارم. باشە. بەڵێ. کاک مسلیم؟ من وەکو ئاواز و شعر بەشداریم کردیە و یارمەتیانمدایە. زۆر باشە. ئەگەر هەردوو هونەرمەندی میوزیک ژەنیش مایکەکە بەکار بێننەوە زۆر باشە بێت، چونکە ڕاستە ئێوە میوزیکەکەتان قسەکاتەوەی تر هەموو شتێکە. دەستان خۆش بێ و بەخێر بن. هەریەک لە کاک بێژەن کلارنێتە و باسط ڕەزاقیش کەمانچەژەن. دوو ئامێری زۆر بەخێر بێن. جوانیشتان پێ باشە. هاوکارانمان داوای ئەوە دەکەن دەڵێن ئەمڕۆ پێمان خۆشە سەرەتای کارەکانیان لەگەڵ ئێمە خوایەوەتان ئاواکەی بژێنن ئەگەر ئامادەکاریتان بۆ کرێ بۆ ئەوەی کوردستان هەموو کات لە دڵی هەمومانە و ئێمەش وەکو هەر نەتەوەیەکی دیکە دەبێت شانازی بە نەتەوەی خۆمان بکەین. جوانترین دەستپێکیش پێم وایە ڕەنگەوە بێ گوێمان لە میوزیکی خوایەوەتان ئاواکەی بێ، چونکە ئەمڕۆ یادی ئەنفالی بارزانیەکانە بەداخەوە. ئێمەش پێشەوەی کە باس لە گروپەکە بکەین، باس لە کار و چالاکیەکانیان بکەین، میوزیکەکان وەکو پەیامێکە بۆ ئەو یادە بۆ هیوین کە ئەو خەمومەینەتی لە دڵی هەریەک لە کوردستانیاندایە بڕەوێتەوە و سەرەتاش ئەم گروپە جوانە ئەو پەیامەیانە بێت وەکو یادکردنەوەیەک بۆ یادی ئەنفالکردنی بارزانیەکان. ئەگەر هاوکارمان بن سپاسدانەکەین. دەستان خۆش هەراوەدان بێ کوردستان ئێوەش ماندوو نەبن. پێم وایە سەرەتا گوێمان لە شعرێک بە ئامادەکاری بۆ کرابوو، ئەو شعرێک کە مامۆستا مسلیم دایناوە. تێکەڵچێشێکمان لەگەر کاک ئازادی ئەو بە دەنگبێژی تۆ بە منیش بە شعر پێمان خۆشە گوێمان دەبین ئینشەڵڵا.
سڵاوت لێ بێ هاوڕێی خۆشەویست وشەی زێڕین بوون هەرچیم لە تۆ بیست سڵاوت لێ بێ هاوڕێی خۆشەویست وشەی زێڕین بوون هەرچیم لە تۆ بیست مەردی مەیدانی ڕۆژانی پێویست هەر بمێنی بۆم هاوڕێی خۆنەویست هەر بمێنی بۆم هاوڕێی خۆنەویست سڵاوت لێبێ لە تۆ سڵاو لە تۆ بێ هاوڕێی وافادار سوپاس گوزارم لە پەروەردگار خەڵاتی کردم بە دیارەکی دیار شیرینی بەخشی بە منی گرفتار گەر لێم بپرسن تۆ لە چیت کەمە گەر لێم بپرسن تۆ لە چیت کەمە لە وەڵام دەڵێم چیت دەوێ هەما لە وەڵام دەڵێم چیت دەوێ هەما چونکی هاوڕێی باش ئالەم سەردەما بەدەست هێنانی گەلێک ئەستەما سەرمایەی دنیای من هاوڕێکەمە سەرمایەی دنیای من هاوڕێکەمە بەخوا و ڕێجیان تۆ جێی بڕوامی بۆ خام سەبووری و بۆ دڵ ئارامی دڵ بریندار بم تۆش دڵ بەزامی لە تەنگانەشدا پشت و پەنامی پشت و پەنامی ڕێگات سەخت بێ هەوراز و نەوی ڕێگات سەخت بێ هەوراز و نەوی هاوڕێی باشت بێ قەت تێناکەوی باشت بێتە ڕێ شایانی ئەوی مرۆڤی وەکو تۆ کوا لەسەر زەوی مرۆڤی وەکو تۆ کوا لەسەر زەوی ئاوڕێ عەزیزم خوا لێکمان نەکا لەگەڵ یەکتری نیازمان پاکە خودا عالیمە جوان سەیر دەکا تا چێو نەبینێ بەفری تێناکە گەر بە زیندویی بتنێنە ژێر خاک ئازاری نییە لەسەر هاوڕێی چاک گەر بە زیندویی بتنێنە ژێر خاک ئازاری نییە لەسەر هاوڕێی چاک قەرزاری فەضلی خودام هەموو کات بەمنی بەخشیوە دۆست و هاوڕێی پاک بەمنی بەخشیوە دۆست و هاوڕێی پاک ماشاءالله یاخواتە من درێژ بن خێر بنە دەستی ئێوەش خۆش ساڵیەوە بەیەکەوە کە ئەوەندە ینی هاوڕێیەتێکەتان هاوڕێی ناڵیمان لە
یەک کۆڵان بووین زیران بووین باشە لە پۆل یەکی سەرەتاییەوە بەیەکەوەین من نزیکەی 11 ساڵیش لە دەرەوەی وڵات لە بەریتانیا ژیانم بەسەر برد هەموو هەفتەیەک 3000-4000 پەیوەندیمان هەبوو بە تەلەفۆن دانەبڕین ئەنج ئاخیرەن هێنایتیەوە هێستاش گەڕامەوە هایتر یعنی هاوڕایەتیەکەمان بەردەوامە لە سەرەتاوە لە خۆشی و ناخۆشی لە هەموو شتەکان هە لەگەڵ یەکتر بووینە باشە کەی دەستان کرد بە دامەزراندنی ئەم گروپە ئەم گروپە نزیکەی 7 ساڵ پێش ئێستا وانە تقریبا 7 ساڵ پێش ئێستاکە لەگەڵ هاوڕێیانی خۆشەویستمان کاک عەبدولباست و کاک بێژن و کاک عەبدوڕەحمان ئەمڕۆکە نەیتوانی بێتن لەگەڵمان دەوامی هەبوو بەداخەوە کۆمەڵی برادەری تر کاخدر و جەماعەتێکن لە بەحەرکە هەمومان هەر کەس خاوەنی کارویش و کەسابەتی خۆیەتی وەڵام لە کاتی فەراغ کاری هونەری دەکەن زیاتر کاک موسلیمیش وەکو شاعیر و هەم وەکو ئاوازدانەر سەرەتاش دەبینیت و با بڵێن هەم وەکو دەنگبێژ هەم وەکو ئاوازیش لەگەڵ ئەم گروپە بەشداری زۆر باشە کاک باست و کاک بێژن ئێوە باست لە ئەزمموی خۆتان بکەن پێم خۆشە ماشەڵڵا دەست و پەنجەکی جوانتان هەیە بەڵێ مایکەکە بەکاربێن پەیمانگەوتنەر جوانەکانتان تەواو کردووە هاتونە ناو میوزیکیان ئێوە هەر لە منداڵیەوە لە ڕێی خول و ئەم بابەتانە پێربوون 2004 دەستم پێکرد وەکو خوێندن پەیمانگەوتنەر جوانەکانم تەواو نەکردیا بەشی ئابووری بەشی زانستە بانکەکانم تەواو کرد تەنیا خۆشەویستیت بۆ موزیک حەزوێت کرد تەمەنم تقریبا 9 ساڵان بوو ئالەتی کەمان دەژەنە زۆر جار ئەڵەن کاک باسەڵەن ئەوانەی کە بەشی ژمێریایی بانکی و ئابووری معقدن بەڵام وانە هاوتە حەزی بە ئێم لەگەر بوو هیچی لێ نەدەزانی بەس یعنی بەبەردەوام لەنا ئەو جۆی بوو تەواو هونەر شتێک نییە کەسێک لی بێزاروێتن عشقی بۆی هەبی بێگومان هەر دەگاتە ئەو شتێک کە دەوێت ئەگەر خۆشەویستیت بۆ کەمانچەکەت هەبووە ئەوە ئێستا کەمانچەکە لە دەستی تۆدا و تۆ لە کەناڵێک دانیشتی و خەریکی موزیک دەژەنی و ئێمە و بینەرانی جێماڵی گرتێک کا دەست و پەنجەکی جوانت هەیە دەست خۆش بێ سەرکەوتوو بی کاکی بێژەنیش بۆمان باسی کلارنێتەکەی و ئەزمموی خۆی بکات کۆلیژی هونەر جوانەکانم تەواو کردووە و مامۆستاشم لە خانەی نۆجوانانی کوڕان لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەوە هەر پیشێکی زۆر جوانە لەگەڵ خانەی نۆجوانان کارەکانت چۆنە لەگەڵ ئەوانە زۆر باشە ئێستا کاتی هاوینەیە و ئێستا پاشە و پرۆگرامەش هەر دەکەرەمەوە دەوام ئەرکوچالەکی ما هەیە ئیتر کاتی دەستپێکردنەوەی چەندێک حەزیان بە میوزیکە بێگومان کاروچالەکیمان لەوێ زۆر هەیە و زۆریشیان حەز لە میوزیکە بۆ ئەوەی کەشێکی ئارام و جوانیان بۆ دروستکەین و داببڕێن لەو کەشەی کە لێوەی هاتوون ئیتر بەردەوام چالاکی ما هەیە لە موزیک و لە شێوەکاری و لە ئەو بەشانی کە بابەتی هونەری زیاتر دەستان خۆش بەڵام زۆریش جوانە کارێکی جوانە سەرکەوتوبی بەپێی ئەوەی کە پێمان خۆش بکاتەکە زۆر درێژە بەڵام ئێستا دەمانەوێت زۆرترین بەرهەممان گوێ لێ بێ بابەتێک کە ئامادەتان کرد بێ بەڵێ ئەو بابەتە بەرهەمێکە ئاوازی خۆمە هوندراوی کاک موسلیم شێروانیە بۆ یەکەم جار یەکێنە دیاری بەرنامەکەتان و کەناڵەکەتان و خوشحاڵین سپاس بینەرانی خۆشەویست گەر بەکاربێت
خوارەیە و دیسان یەخەی شەقامەکانە گرمەوە هەر بە یادی جاری جاران بە کوچەکاندا دێمەوە لەگەڵ هەموو هەنگاوێکما یادگاریەکانە بینمەوە لەگەڵ هەموو هەنگاوێکما یادگاریەکانە بینمەوە تەمەن بەرە و کۆتا دەڕوە دە تۆش جارێک بیرم کاوە تەمەن بەرە و کۆتا دەڕوە دە تۆش جارێک بیرم کاوە نابینی چەند بێڕەنگم چۆن لەگەڵ خەمدا دەجەنگم وا مەزانە بەختەوارم من لە ناڵینا بێدەنگم وا مەزانە بەختەوارم من لە ناڵینا بێدەنگم لانە یازاری دووری تا ژووری سارد و سر و تەنگم لانە یازاری دووری تا ژووری سارد و سر و تەنگم تەنیا جارێک بیرم کاوە پێشاتنی وادەی مەرگم تەنیا جارێک بیرم کاوە پێشاتنی وادەی مەرگم دەستان خۆش بێ کاک مسلیمیش دەستت خۆش بێ کاک مسلیم هۆنراوە و ئاوازەکەشی جوان بوو ئاوازەکەی کاگازات خۆی داین ئاوازەکەی خۆیەتی دەستان خۆش بێت ئەگەر کاک مسلیم باسمان لەوە بۆ بکەیت چۆنیەتی دروستبوونی ئەم گروپە چۆن بیرتان لەوە کردەوە کەی دروست بوو کاگازات کە لە بەریتانیا گەڕاوە زۆر هەوڵم لە گەری دەدا کاری هونەری بکە ئامادەی خۆم لە بۆ دەربڕی خۆشی شارەزا بوو تەمەنێکمان لە گەریەک بەڕێکەت کردبوو کە تەجروبەی هونەری هەبوو و دەنجیشی باش بوو ئیدی تەشجیعم کرد دواتر کاک باست و جەماعەتمان ناسی ئیشی جوانیان هەبوو ئیدی فکرەکەمان وا دروست کرد من سیدیەکم لە بۆی ئامادە کردبوو تقریبا 6-7 تراک گۆرانی بوو هەندێکیان ئاوازی خۆی بوو هەندێکیان ئاواز و شعری من بوو ئەومان تۆمار کرد شتێکی جوان بوو بەڵام لەوانەیە کەم تەرخەمی وای کردبی کە پەیامەکان نەگاتە شوێنی خۆی ئەوجا لەمەبی لە ڕاگەیانەکان بی گروپەکی جوانن هیوادارم بتوانم ئەمنیش یارمەتیان بدەم و هەروەها بەخۆشیان هەوڵ و هیمەتێکی جوانیان هەبی بتوانن ئەو بەرهەمە جوانانەیان بە بەرجێی زۆرترین خەڵک بچرپێنن بەداخەوە یەکێک لە عاسفە هەرە سەرەکیەکانی ئەو گروپەیە تەمەنی کورد بوو جێگاومەکانی بەهەشت بێ کاگەمیری ڕەحمەتی هەمومان پێی بەمردنی ئەو بە کۆچی ئەو تاسای جێگاومەکانی بەهەشت بێ و خواستەبووری هەموو کە سوکاری و خانەوادەکەی بداتەوە هاوڕیانیشی بدات ڕۆحی ئەو شەر یەکێک بوو لە عاسفە سەرەکیەکان بڵێ باشە پێمان خۆشە بە بەرهەمێک لەگەڵ ئێوە دەست خودت بەردەوام بین و لەگەڵ کۆتایی هاتنی بەرهەمەکەیەوەش کۆتایی بە پرۆگرامەکە بێنین خۆشحاڵە بین بەرنامەکەتان دەوڵەمەند کرد سپاس بۆیەوە کە بەشدار لەگەڵمانداریتان زۆر سپاس من بە شارەی داخیر دەبم و
هەم شعرە و هەم چیرۆکەچی لە پشتە کەسێک باسی لە ئازارەکانی خۆی دەکردووە منیشجەم لە دوورەوە نەمدەناسی لێ ڕاگررت بوو هەم باسی لە ڕۆلی هاوڕێ دەکرد میش شاڵا شتێکی جوانم لە بۆی کاریگەری بە هاوڕێتی کاک مسلم واللهی ئەمن بە تەکید لە تەمەنی زووەوە زیاتر تێکەڵ بە هاوڕێ بوویمە لەوەی کە لە خانەوادەی خۆم و ئەوانە کەمتر تێکەڵ بوویمە بەڵێ باشە ئەگەر هەمان ئەومان کەش بجەنە دەست کاک ئازاد بۆی بەیەکەوە بتوانین بەرهەمێکی کورت و پوختمان پێشکەش بکەن لە بەرکاتی پرۆگرامەکە سپاسدانەکەی شارەکەی بە بەس مایکەکان ئەگەر بگۆڕن ئەو مایکە ئیتر هاوڕێی نزیکن هەرە بێوا بێ مایکەکانیشتان وەبزانم بۆش وای گوت من و کاک مسلیم یەکترمان ماچ کرد و ها سێ زۆر ماکەرام گۆشت لە مێژە هاوڕێنە نازانم لەوا چوان هاوڕێتان نەبن ئەمە لە جیاتی هەمویان پیرۆزبایی بە من نەداهاتی دەستان خۆش بێ بفەرمونون برادەرانم هۆ ئازیزانم هاوڕێکانم ئێوە بینیتان چۆنم تێپەڕان سەختی ژیانم بینیتان زەمان چی پێ نەکردم ڕەنگ و ڕوخساری لاویەتی بردم زوو کەوتما بەرچە پۆچی ڕۆژگار منداڵیم نەدی لە بەرکار و بار هەنگاوی پێشم سەخت وەک ڕێی شاخ لە دواوەشم سەدان دەردوودا ونم کردبوو ڕاست و چەپی خۆم دەمگوت خودایە بۆ کام لا بڕۆم ئێوە نەهاتبان بە فریام بگەن نەیدەهێشت هەناسەی بدەم زەمن من بۆیە دەڵێم هەدبی هاوڕێی باش زەمن ناتوانێت بتکا ورد و خاش برادەرانم هۆ ئازیزانم هاوڕێیەکانم ئێوە بینیتان چۆنم تێپەڕان سەختی ژیانم منتان دەبینی لە گۆشەگیری بەرتەسک و تەنگ بوو لانەی فەقیری لە ڕۆژگاری تار بێباب و برا لە ڕێگای سەخت و تاریک بێچرا چۆن هەنگاو بنێم بۆ لووتکەی ئاوات زۆری فەوتاندن ڕێی هات و نەهات ئێوە هاتن بوون بە فریاد ڕسم هەم بوون بە برا و هەم بوون بە کەسم ڕێگام ڕۆشن بوو ئاسان کەوتمە ڕێ ڕێگام ڕۆشن بوو ئاسان کەوتمە ڕێ کە پشتیان گرتم برادەر و هاوڕێ گەر ئێوەم نەبووە من چیم کردایە ڕاستی هاوڕێی باش نیعمەتی خوایە ڕاستی هاوڕێی باش نیعمەتی خوایە یا بە مەقامەکەی کۆتایی بە پرۆگرامەکەمان بێنێت سپاس بۆ هەڵوەدایام و کەی لە دڵ بۆ دیتنی کوێستانەکان هەڵوەدایام و کەی لە دڵ بۆ دیتنی کوێستانەکان تا سەبارم تا سەباری خاچی کوردستانەکان تا سەبارم تا سەباری خاچی کوردستانەکان وا پەڕیوەی بێپەڕوو پۆی ئەندەرانم داخەکان وا پەڕیوەی بێپەڕوو پۆی ئەندەرانم داخەکایە مەرچی داڕوا لەم دەبینم دوورە دوور جێژوانەکە هەر
هەرچی داڕوانم دەبینم دوورە دوور جێژوانەکە کۆچەرێکم هەڵگری سەر من لە پێناوی وڵات کۆچەرێکم هەڵگری سەر من لە پێناوی وڵات ئەو مەلەم ئاکامی کۆچم دەچمە واهێلانەکەم ئەو مەلامە کامی کۆچم دەچمە واهێلانەکەم ئەو مەلامە کامی کۆچم دەچمە واهێلانەکەم دەستان خۆش ماندوو نەبن.